ئێستا ئەمڕۆکانە بە شێوەیەکی نوێکاری تر بۆ تەکنیکانەی کە ڕەنگە برادرانی تر کە هاتنیان کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمەوە لە ئاکرێەوە و لە هەولێرەوە وەگە پێویستمان بێ لە دەهۆک و سلێمانی و ڕاپەڕی نیشتیمی ترمانەنی بەرگری شارستانی دایانهێنین. زیاتر لە 35 کاتژمێر تێبێڕیەوە بەسەر ڕووداوەکەی گەلی ئەلیبەگ کە ئۆتۆمبیلێکی جیتا دەکەوێتە ناو ڕووبارەکە لە کانیماران و چارەنووسی سێ منداڵ تا ئێستا نادیارە. تیمەکانی بەرگری شارستانی گەڕانەکانیان سڕ کردوتەوە. ئەمڕۆ تیمی قەزای ئاکرێەوە هەروەها تیمی هەولێرش کە تیمی بەهاناوە چوون هاتوون، ینی بوونەتە سێ تیم لەگەڵ تیمی بەرگری شارستانی سۆران. تیمەکانی بەرگری شارستانی سۆران بە هەموو شێوەیەک دەگەڕێن لەسەر لێواری ڕووبارەکان و هەروەها یانی چەند غەواستێک چوتنەتە ناو ئاوەکان جگە لە گەڕانی دەستی و هەروەها موگناتیزیش بەکاردێن. اینجا من دەمەوێت بچمە لای بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران مقدم کاروان میراودلی. جەنابی مقدم عەفو، گەڕانەکانتان چۆنە، دەستان بە چی کردووە ئەمڕۆ؟ کاک ئەحمەدجان، برادران ئێستا هەمووی سەرقاڵنەوە ئێستاکانە لە مەجالیشە بە عزووری برادران هەر لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی خۆجیەوە کە یەکە ڕۆژ لەگەڵ برافسەرەکان و کارمەدان و لە هاتوچۆوە لەگەڵ خەڵکێکی خۆبەخشیش کۆمەکمانەکەن. ئێستا ئەمڕۆکانە بە شێوەیەکی نوێکاری تر بۆ تەکنیکانەی کە ڕەنگە برادرانی تر کە هاتنیان کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمەوە لە ئاکرێەوە و لە هەولێرەوە وەگە پێویستمان بێ لە دەهۆک و سلێمانی و ڕاپەڕی نیشتیمی ترمانەنی بەرگری شارستانی دایانهێنین. بە ئومێدی شانسێکی باش بتوانین بە نەتیجەیەک بگەین و سەرەدەری لەگەم ئەم کەیسەیە بکەین. بەڵێ ئەمە قسەی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بوو مقدم کاروان میراودلی کە باسی لەوە کرد تیمەکان هاتوون لە ئاکرێەوە هاتوون و هەروەها لە هەولێریشەوە هاتوون بۆ ئەوەی کە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی سۆران بکەن. بەرگری شارستانی سۆران ینی 22 بنکە سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانە. تێکڕای کارمەندانی بەرگری شارستانی سۆران ینی 480 کارمەند زیاترە و مقدم کاروان میراودلی ینی ئەو زانیاریە ئەمڕۆ ئەو زانیاریەشم لەوەی کرد باسی لەوەی کرد هەموو بنکەکان یانی چەند کارمەندێک لە بنکەکان ماونەتەوە ئەوانی تر کە ڕاهێنراون و هەروەها مەلەوانزانن هێناونە سەر ڕووبارەکە و هەروەها گەڕانی خۆیان دەکەن. جگە لەمەش لە کامێرای چاودێریشەوە لە شوێنەکان چاودێری بارودۆخەکە دەکەن.